پاییز وەرزی پێگەشتنی هەنار. باغدارەکان بۆ لە مەولا بەری ڕەنجی ماندووبوونی ساڵێک خزمەتکردنی دارەکانیان دەچنەوە. وشیار لەگەڵ سەلمانی کوڕی بە درێژایی ساڵ هەر بەیەکەوە خزمەتی دار هەنارەکانیان دەکەن. بێماندووبوون قۆڵیان لێ هەڵماڵیوە دار بەدار دەگەڕێن تا باشترینەکان لێکەنەوە و بیخەنە بازارەکانەوە. دارەکانیان یەک جۆر هەنار دەکرێن، ئەویش هەناری ساڵەخانیە کە یەکێکە لە باشترینەکان و خواستێکی زۆری لەسەرە. هەنار وەکو مناڵ ئەوێ خزمەتی کەی، ئەتر پێویستیوە خۆراکە و عەرزەیە، ئەوێ پەینی کەی، ئاوی دەی، ئەترە وەچانەیە بێت لێکەی تۆ نابێ بژاری بێ ناو باخەکە، ئەوێ پاک و تەمیز وێ، ئەم جاری سفای لێکەی بەروبوو مێوێ. ئەتر لە مانگی نوا پێگا، مانگی نۆ تەقریبەن 20 نۆوە ناوە، ئەتر سەرەتایەتی ئەو کاتە کۆتایەکەشی مانگی 12 لەو کاتا هەتا لێکەی تۆترەوەی بە عەمەل بێ هەنێری بە بازاڕەوەش و عەمەل نایکەی بە دۆشاو بە ڕووبانار. لە 96ەوە منم باخەم ناشتووە، ئەو کاتەی هاوسەرگیریم کردووە، لەخوا بەزیا سەمەرێکی باشیە تەقریبەن 8 دۆنمە. ئەتر حەمد و سەنا بەخوا، ئەتر گیانمان لەسەر ئەمەیە ئێمە، ئەتر سەمەرێکی باشی هەیە و ئەتر خەڵک لێ ڕازیە لەخوا بەزیا. تەمەنی هەرێکێک لە دارەکان ساڵێک لە سەلمان گەورەترە، چونکە باوکی کاتی خۆی پێش لە دایکبوونی کوڕەکەی ڕواندوونی. سەبەتە بە سەبەتە لە ژێر ئەو زنجەی کە پشووی تێدا دەدەن کۆیان دەکاتەوە. سەلمان خوێندنی تەواو کردووە، بەڵام شارەزایەکی باشی لە باغداری هەیە. ئەو دڵخۆشە بە بەرهەمی ئەم ساڵی باخە هەنارەکەیان. ڕۆژانە 8 بۆ 9 ساعات ناو باخە خەریکی ئیشکردنین، خەریکی لێکردنەوەی هەنارەکان و جیاکردنەوەیان و ئامادەکردنیان بۆ بازاڕ و بۆ مشتریانی کە داوایەکەن. کارێکی ناڕەحەتە هەنارچنین، چونکە مان و هەوڵ و مانوبوونێکی زۆری ئەوێ، ئەبێت 11 مانگ خەریکی بەخێوکردن و گۆل هەڵدان و هەڵپاچین و پەینکردنی بی و لە مانگێکا بەرهەمەکەی کۆکەیتەوە. لەو مانگیشە ئەبێ بەرهەمێکی جوان پێشکەشی بازارکەیت. بەڕاستی کارەکەی ناڕەحەتەی تر بژێوی ئێمەش لەسەر ئەمەیە، مەجبورین ئەمە بکەین. باخەوانەکانی سونری هەڵەبجە و هەورامان هەمویان وەک یەک لە پاییزان سەرقاڵن. باغداری وا هەیە توانای ڕنینەوە و لێکردنەوەی هەناری نییە، ناچار بەرهەمی باخەکەی دەفرۆشێت. مامسابیر باخی هەناری نییە، بەڵام ڕۆژانە بە 15 بۆ 20,000 دینارێک هەنار لە نێو باخەکان لێ دەکاتەوە. سەرباری ماندووبوونێکی زۆر
بەڵام وەرزی پاییزی لە وەرزەکانی تری ساڵ پێخۆشترە. هەنارە باشەکان دەنێرنە بازار و هەنارەکانی دیکەش دەفرۆشن بەو کەسانەی کە ڕووبەهنار و شەربەتی لێ دروست دەکەن. ئەگەر هەناری سووری نەبێ نی خۆمان 30,000 شەکە هەناری سووری لە هەر سووریەتێ وەێ ئەو تام و لەزەتێم هەنارێن نییە خۆش نییە هەروەکو هینە مەسەڵە حەس هەناری و بەسەڵ حواسانێ هیچ لەزەت و تامێکی نییە جوانە وەێ لەزەت و تامینی وەێ ئەمە زۆر خۆشە بۆی تامینی هەیە زۆر خۆش ئەمە خۆی هەر وەک میوەز ئەمجا بۆ وەکارتێ بۆ دوای وەختی دوای نان خواردن بەکاری تێ نەیخۆن و شەربەتیشی لێ دروستەکەن شەربەتیشی لێ دروستەکە نەیخۆن ئەمجارەوەی کارخانەکانی شەیسێن بۆ شەربەت پیاسەکەیکی دوایی هینە دەرمانە بۆ پیاسەی حیوانوچت بۆ کونە و بۆ مەشکە. هەنار پێویستی بە ئاوێکی زۆرە تا باشترین بەرهەمی هەبێت. هەنارە پێگەیوەکان دانە بە دانە دەکەونە سەر ئەرز و دواتر باخەوانەکان کۆیان دەکەنەوە. دوای ئاودانی دارەکان و لێکردنەوەی هەنارەکان هەر لە نێو باخەکەی ڕووبەهنار دروست دەکات. فەلاح جوتیارێکی نمونەیە و لە ڕووبەری 8 زەوی زیاتر لە 2000 دار هەناری بەرهەمداری هەیە. پاشدا تەکاندنی هەنارەکان و فڕێدانی تۆکڵەکەی ئەو کات ئاوی هەنارەکە دەکوڵێنێت تا ئەو کاتەی دەبێتە ڕووبەهنار. ڕووبەهنار کاتی زۆری پێویستە هەرکە بە تەواوی کوڵا ئەو کات دەیخەنە دەبە و دەینێرنە بازارەکانەوە. ئێستا کاتی پێگەشتنی هەنارە کاتی دروستکردنی ڕووبەهناریش ئێستا ئێمە هەنارەی چی کاتێتی لێەکەینەوە وەجبێکی ئەنێنە دەرەوە بۆ شارەکان و عەلوەکان ئەو وەجبە وردەشی ئەمێنێتەوە خۆمان لێرەکەین بە ڕووبەهنار و خواستی زۆر لەسەرە خەڵک زۆر داواکاری لەسەر ڕووبەهنار. ئێستا هەنار بە 3-4 مەرحەلە ئەڕوا لە پێشا لێەکەیتەوە بە دارەکەوە یعنی دانێ ئەی کوتیت هەنارەکەی بڵێ لێ دنگەکەی دەرەکەی وەردیسان ئەی کوتی ئاوەکەی ئەگریت و بەم شێوازە ئێستا کە من ئێستا دروستەکەم بەم شێوازە ئاوەکەی ئەگریت سەر ئار تقریبا ساعت 1.5 ساعتی پێچە تا دروستیەکەی ڕووبەهنارە. هەنارێکێکە لەو میوانەی کە زۆرترین خواستی لەسرە. چەند گەنجێکن و کارگەیەکی بچووکیان لەسەر ڕێگەی خوڕماڵ هەڵەبجەدانەوە و تێیدا شەربەتی هەنار دەفرۆشن. سەرکەوتنی کارگەکەیان لەوەدایە ئەو شەربەتەی کە دروستی دەکەن بەرهەمی هەناری باغدارەکانە. جۆری هەنارەکە چۆن بێت شەربەتەکەش بە هەمان شێوە دەفرۆشنە موشتەریەکانیان. یا هەناری خەڵکەکەین بە شەربەت
یا خۆمان هەنارێنین بۆ خۆمانەکەین بە شەربەت و شەربەتی بەجێ ئافرۆشین بۆ شێوازەیە ئەمەش بەچەند قۆناغ کاتێ پەڕێت یەکەمیان هەنارەکەەکەین بە دەستگایەکە کە چەقۆیە وردیەکە لیان لەتیەکە دوایەوە چێتە ناو هێڵەکێکی گەورەوە ئەم هێڵەکە لەسێ بە داتەکاندن و خستنە خوارەوەی ئەو دنکە و دیاکردنەوەی توێ لە توێکڵەکەی ئەم شەربەتە هەر لە هەناری تەواوەتی دروستەکرێ بەپێی هەنار کەوتووە هەناری وهەیە ڕەنگێکی چی هەیە سپی هەیە کاڵە هیواهەیە سوورە هیواهەیە زۆر ناوەکەی وەکو ڕەشیارە ئەوە شەربەتێکی زۆر جوانی لێ دەرەچێ ئەم هەنارە تەواو تەبیعەیە چونکە نە ڕەنگی تێکرێ نە شەکر نە لیمۆدۆزی هیچ شتێکی تێ ناکرێت ئاویشی تێ ناکرێت بە گوێرەی ئامارەکان باغدارەکان لە سنووری هەڵەبجە ساڵانە زیاتر لە 30,000 تۆن بەرهەمی هەناریان هەیە. جگەلەوەی خواستی ناوخۆیان تا ڕادێکی باش پڕ کردوێتەوە هەناردەی وڵاتانی دیکەش دەکرێت. بازرگانەکان لە هەوڵدان بۆ لە مۆلا هەناری هەڵەبجە بگەێنە زۆرترین وڵات، بەڵام بەو مەرجەی باغدارەکان زیاتر خزمەتی دارەکانیان بکەن بۆ ئەوەی بەرهەمی باشتریان هەبێت. چۆن بوو بیریت لەوە کردەوە کە هەناری هەڵەبجە هەناردەی وڵاتان بکەیت؟ بەڕاستی بیرکردنی من بۆ ناردەکردنی هەناری هەڵەبجە وەکو داهێنانی خولیایەک و حەزێک بوو بۆ ئەوی من بتوانم چۆن وڵاتانی پێشکەوتوی دنیا چۆن ئیسپانیەکان و سووریەکان زەیتونیان کردو بە براندێک هەموو جیهانیان ناساندۆ بە خۆیان، چۆن ئێرانیەکان فستقیان کردووە، چۆن برا عەرەبەکان توانیویانە خورما بکەن بە براندێ. منیش بیرم لەوە کردەوە کە هەناری هەڵەبجە تری کوردستان بکەین بە براندێ بۆ هەموو جیهان. هەناردەی چی وڵاتێکی بەتایبەت؟ ئێمە ساڵی پار توانیمانە هەناردەی پێش هەموو وڵاتێک بەریتانیا بکەین، اینجا سوید، اینجا فینلەندا، اینجا ئەڵمانیا. بەڵام ئەمساڵ بەردەمان زیاترە فراوانتری بکەین بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ. حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکارتانە؟ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاسیان دەکەین کە هاوکار بوون بە هەموو شێوەیەک توانیویانە هەرچی داواکاریێکمانە بۆ هاوکاریان کردوین، چی لە ناردەدرەوە، چی لە بە بازارکردنمان، شوێنی بازارکردنیشان بۆ دۆزینەوەتەوە. ئەمانە هەمووی هاندان و پاڵپەنەرێک بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم بەرهەمانەمان زیاتر کاریتیا بداکەین. پێشوازیکردن لە هەناری هەڵەبجە لە وڵاتان چۆنەوە؟ پێشوازیکردن لە هەناری هەڵەبجە لە ئەستێکی زۆر بەرزایە، چونکە بۆچی ئەمڕۆ هەموو دنیا و ڕێکخراوی فاو لە ژیاندا هەمیشە وژداری دەدات کە هەنار نەکەنار بەرهەمە خۆراکیەکان هەمووی ئۆرگانیک بێت، بە شێوەیەکی نێشتەڵ دروست بێت بۆ ئەوەی تەندروستی مرۆڤەکان لە ژیانە باشتر بێت. لەبەرەوەی هەناری هەڵەبجە پێکهاتەیەکی تایە لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگە، مادەی گرنگی تیادایە کە زۆربەی وڵاتانی دنیا نیانە، لەبەرەوەی لە ئەوروپا زۆر گرنگی بە هەناری دەدرێ بە تایبەتی هەناری کوردستان. چی جۆرە هەنارێک زیاتر هەناردەکان؟ هەڵەبجە خۆی بەناوبانگە بە هەناری ساڵەخانی. هەناری ساڵەخانی گەورەترین هەنارە کەوا ئێمە ئەتوانین ئەو شتەی تێ ئەنجام بدەین. لەبەرەوەی لە ئەوروپاش ناوبانگێکی تاوی لە ئەوروپاش ناوبانگێکی تاوی کردووە تێگەی جا بۆ ئەوەی کە من ئەم بەرهەمە بناسیێنم پێویستیمان بە چیە؟ پێویستمان بەلایەنە پەیوەندیدارەکانە هەم لە ڕێگەی نەقلی جەوی، لە ڕێگەی نەقلی بەڕیەوە، چونکە ئێمە نزیگەی کەناری و دەریانین لەسەر دەریانین، پێویستە بە دوو ڕێگە بینێتە ڕێگەی بەڕی یاخود ڕێگەی جەوی. ڕۆژانە چەند تەن ئەتوانن هەناردەی وڵاتان بکەن و لەبێت تەنها بەس کوردەکانە مەسە حەزیان بە هەناری هەڵەبجە یاخود بیانیەکانیش باماشەوە؟ نەخێر، وڵاتانی دەرەوە هەمیان حەزیان بۆ نمونە پەرلەمانی بەریتانیا ئەمە چەند بۆکسێکی کارتۆن بە شوەیەکی ستاندەر و پاکیژینێکی جوان داوا بە پەرلەمانی ئەو وڵاتە لە ڕێگەی فەرمانگەکانی دەرەوە. زۆر سوپاسی فەرمانگەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ویلایەتی حکوومەتەکەن لە بەریتانیا کە ئاگادارن دەستخۆشیشان پەرلەمانتار لە پێیجی پەرلەمان بڵاو بۆتەوە. لە وڵاتی سوید وەزارەتی دەرەوەی سوید چەندین پەرلەمانتار دەستخۆشییان نردووە کە ئەم هەنارە ببێ بە هەبێت بە شتێک کە توجارەت لەگەڵ وڵاتی سوئیدا بکەن. ئەمساڵی چەندین وڵاتی کە بە تەماین ئەو حرەکات دیپلۆماسیە ئابووریە لەگەڵ وڵاتانی کێشە بکەین بۆ ئەوەی بیناسیێنین.
ساڵانە بە هەزاران هاوڵاتی بەمبەستی کڕینی هەنار ڕوو دەکەنە پارێزگای هەڵەبجە. باغدارەکانیش هەرچی بەرهەمی باش هەیە دەیخەنە بازار و شوێنە گشتیەکانە و دەیفرۆشن. ڤارسین لەگەڵ برا و کەس و کارەکەی بەرهەمی باخەکانیان هێناوە بۆ فرۆشتن. هەر فیستیڤاڵێکی هەنار بکرێت بە جلوبەرگی کوردیەوە بەشداری دەکا بۆ ئەوەی بەرهەمی باخەکەی خۆیان بناسێنێت بە هاوڵاتیان. ئەم هەنارە هەناری بای خۆمانەی ناو هەڵەبجەیەوە بەرهەمەکانمان لە چەند ساڵانی پێشوە تا ڕادەیەک جێی کردووە و خەڵک لە هەموو شارەکانەوە ڕۆکەنە ئەم شوێن ئەم فیستیڤاڵە بۆ کڕینی هەنار و بەرهەمی تریشمان هەیە بەڵام زیاتر خواست لەسەر هەنارە لە بەروی هەڵەبجە بە هەنار بنەوە بانگە. هەنارێکێکە لەو بەرەمانەی کە پێویستی بە ئاوی زۆر و کەش و هەوای گونجاو هەیە. کەمی باران و وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەم ساڵدا وێ ڕایزیان گەاندن بە بەرەمە جۆرە و جۆرەکانی باغدارانی ناوچەکە زیانێکی زۆری بە بەرهەمی هەناری ئەم ساڵ گەیاندووە. زیاد لە 3400 جوتیار ساڵانە هەنار و میوە جۆرە جۆرەکان بەرهەم دەهێنن. هەموو هەوڵێکی بەڕێبەرەتی گشتی کشت و کاڵی هەڵەبجەش بۆ ئەوەیە کە ژمارەیان زیاتر بێت و بەرهەمیان باشتر بکرێت. تا چەند باخەنەرەکان لەم سنوورە ڕۆیان لا زیاد بوون کردووە. لە سنووری پارێزگای هەڵەبجە ساڵانێکی زۆرە براجوتیارەکانمان خواستیان لەسەر دروستکردنی باخی هەنار هەیە و ساڵ لە دوای ساڵ ئەم خواستش لە فراوان بوونایە و ئێستا گەشتۆتە ئاستێک کە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان گەورەترین ڕوبەری هەنارمان هەیە کە ئینتاجی ساڵانەمان ئەگاتە 30,000 تن. جوتیاران کێشەیان چییە؟ خۆی لە ڕاستیدا یەکێک لە کێشە سەرەکیەکان کە ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان و ناوچەکەش بۆتەوە کێشەی کەم ئاوی و وشکە ساڵیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرهەمی هەنارە بێت. هەنار لەو بڵێن بەروبوومانەیە کە زۆر پێویستی بە ئاوە و ئاودانی زۆر باشیشی ئەوێت، یعنی ئەوە نییە تەنها ئاودانێکی بڵێن ئاسایی بکرێت و ئەوەی چەکە لە گرفتە سەرەکیەکان یەکێ لە گرفتە سەرەکیەکانی تر ئەوەیە بەڕاستی هەتا ئێستش جوتیاری ئێمە ینی زۆر بەباشی شارەزانیە لەوەی کە چۆن هەنارێک بەرهەم بێنێ کە بەشی زۆری بەرهەمەکەی بە خەڵکی بە بازارکردن بێت، واتە ئەو بەرهەمەی ئەهێنێت کە ئەوترێ 30,000 تن ممکنە 20,000 تنی کوالیتێکی زۆر باشی هەبێ و بچێتە بازارەکانی هەرێمی کوردستان. وەکو کشت و کاڵ تا چەند پاڵپشتی جوتیارانتان کردووە لەوەی کە بەرهەمەکانیان زیاد بکەن؟ ئێمە لە ڕووی ڕێنماییوە بەردەوام ینی ڕێنماییمان داوە بە براجوتیارەکان تەنها زیادکردنی ڕوبەری هەنار ینی کیفایەت نییە، پێویستە لە ڕووی کوالیتی لە ڕووی شێوازی چاندن و هەڵپاچین و پەروەردەکردنی هەنارەکە و ئاودانیشی گرنگێکی زۆری پێ بدرێ بۆ ئەوەی ئەو جوتیارە زۆرترین بەرهەمی بە کەڵکی بە بازارکردن بێت. چیتان کردووە بۆی کە بەرهەمەکان ساغ بکرێنە لە بازاردا؟ یەکێک لەو کارانەی کە کردومانە ئەم جۆرە فیستیڤاڵانەیە کە ساڵانە لەم وەرزە ئەنجامی ئەدەین کە دەرفەتێکی زۆر باش بووە نەک تەنها بۆ ئەو سێ ڕۆژەی کە فیستیڤاڵەکەی تێدا ساز کراوە بەڵکو و جوتیاران توانیوانە لەم ڕێگایەوە مشتری و بڵێن کڕیاری زۆر باش پەیدا بکەن بۆ بەرهەمەکانیان. هەندێک جوتیار هەبوو ساڵانی ڕابردوو بە ئێمەیان وتووە ینی گەشتونەتە ئاستێک پێویستمان بەوە نەبوو بەرهەمەکانمان بەرینە ئالووە، تەنها بەهۆی ئەو بەشداریکردنانی لە فیستیڤاڵەکانەوە توانیمانە کڕیاری هەمیشەی پەیدا بکەین و لە کەڵکەکانی خۆمان بەرهەمەکان ساغکەینەوە. بەشێکی تر لەو هەنگاوانێک ناومانە برنەدەرەوەی بەرهەمی هەنار بۆ بازارەکانی دەرەوە ینی دەرەوەی هەرێمی کوردستان و ساڵی پار ینی هەنگاوی یەکەم نراو. چی ئەکەن وەکو کشت و کاڵ بۆ ئەوەی گرنگیەکی باش بە هەنار بدرێت و هەروەها ئەو باخە هەناری کە ئێستا هەیە زۆر زیاتر بێت لەمەی کە هەیە؟ ئێمە بەردەوام تەشجیعی براجوتیارەکانەکەین
کە شێوازی پەروەردەکردنی هەنار بەو شێوازە بێت کە هەم بەرهەمێکی باشی هەبێت و هەم کوالیتێکی باشی هەبێت و هەروەها تەژیعی بڵێن ئەو براجوتیارانە ئەکەن کە ینی کە ئەیانەیە باخی هەنار دروست بکەن ئەو شوێنانە هەڵبژێرن کە زۆر لەبار و گونجاوە بۆ ئەوەی باخەکانی تیا دروستکەن یعنی نەک ببێتە شێوازێکی چاولێگەری هەرکەس بێ باخێک دروست بکە مقەومەتەکانی سەرکەوتنی باخەکەشی نەبێت کەوابێ ئەرزەکە کاریگەری هەیە لەوەی کە هەنارەکە باش بێت یاخود خراپ لە سنووری هەڵەبجە شوێنێک بۆ شوێنێک گۆڕانکاری بەسەرا دێت بە تاکید ئێستش هەر بێت ئەگەر بتەوێت پۆلێنێک بکەیت یا سەردانێکی مەدانی بکەیت ڕووپێویە بکەیت ئەبینی هەندێ باخ ینی ئینتاجەکەی یا هەندێک ناوچە ئینتاجەکەی زۆر لەبارتر و جوانتر و ئەوەترە و هەندێکی تر بە شێوازێکی ترە بەڵێ ئەرزەکەی ئاو هەواکەی و ئاودێریەکەی و هەروەها شێوازی پەروەردەکردنەکەی و ئەو دارەشی ئەو قەڵەمەشی کە هەڵی ئەبژێری ئەو نەمامەشی کە هەڵی ئەبژێری بۆ ئەوەی باخەکەی لێ دروستکەی. هەناری هەڵەبجە ناوبانگێکی باشی هەیە هەروەشوای کردووە ساڵانە فیستیڤالێکی تایبەت بە بەرهەمی هەنار لە شارەکە بەڕێوە بچێت و تێیدا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە شارە جاجەکانی هەرێمی کوردستانەوە ڕووی لێ بکەن و هەناری لێ بکڕن. هەنار نەک تەنها لە ناوخۆی کوردستان بەڵکو لە وڵاتانی دنیاش خواستێکی زۆری لەسرە و هەوڵدراوە ئەم هەنارە جوانەی هەڵەبجە بۆ بازارەکانی جیهان بنێردرێت. ئەوە شوای کردووە باغدارەکان گرنگیەکی زۆر بە باخەکانیان بدەن و ژمارەیان زیاد بکەن بەڵام مەرجیان هەیە لەوەی هەناری وڵاتان هاوردە نەکرێن تا کار لەسەر دابەزینی نرخی هەنارەکانیان دەکات.